دوای زیاتر لە ساڵێک و 6 مانگ لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە کانونی یەکەمی 2019دا لە شاری ووهانی ویلایەتی هوبەی لە چین جیهان بە دۆزینەوەی جۆرەکانی پێکوتە لە هەوڵی خۆدەربازکردندایە لەو ڤایرۆسە. بەڵام هەندستان لە دۆخێکی سەختدایە و مەترسی ئەوەی لێ دەکرێت کاریگەریەکانی بە جۆرێک لە جیهاندا زیاد بکات کە بە پێکوتە بەری پێ نەگیرێت. لە سەرەتادا پەتای کۆڕۆنا زۆر بە هێواشی لە هەندستان بڵاو بوو. باس لەوە دەکرا کە ئەو وڵاتە توانیوێتی لە بەرانگاربوونەوەی پەتاکە سەرکەوتوو بێت. تەنانەت لە سەرەتادا هەندستان پێکەی پێشەنگی هەبوو. لەو خەباتە جیهانیەی بۆ کۆتایی هێنان بە کۆڕۆنا خرابووە گەڕ. بەڵام لە قۆناغی ئێستادا هەندستانی کێکە لە وڵاتانەی بە قورسترین شێوە کەوتۆتە ژێر کاریگەری پەتای کۆڕۆنا. بە تایبەتی شەپۆلی دووەمی پەتاکە بەهۆی توند و تۆڵ نەبوونی ڕۆژشۆنەکانی خۆپارێزی، فیستیڤالە جەماوەریەکان و میتینگەکانی هەڵبژاردن بە خێرایی تەشەنەی کرد. لەلایەکی دیکەشەوە قەرەوێڵەکانی نەخۆشخانە پڕ بوون و لەسەر هەر قەرەوێڵەیەک چەند نەخۆشێک چارەسەر وەردەگرن و هەروەها بەهۆی نەبوونی بڕی پێویست لە بتڵی ئۆکسجین مرۆڤەکان گیان لەدەست دەدەن. لە مانگەکانی کانونی دووەم و شوباتی ئەمساڵدا ژمارەی توشبووان بۆ کەمتر لە 20,000 دابەزی. لە بەرامبەردا حکوومەتی نیودلهی موژدەی سەرکەوتنی بەسەر پەتاکەدایە هاوڵاتیان و دووبارە هەموو شوێنە گشتیەکان کرانەوە. هاوڵاتیان وەکو ڕابردوو پابەندی ڕێژشۆنەکانی خۆپارێزی نەبوون. هاوکات بەهۆی هەڵبژاردنەکانی ئەو وڵاتەشەوە لە 5 ویلایەت میتینگی جەماوەری ڕێکخران و زۆرینەی بەشداربووانیش دەمامیکیان نەبەست بوو. هەروەها فیستیڤاڵی جەماوەری کۆمبۆمێلا بەڕێوەچوو کە گەورەترین فیستیڤاڵی هندۆسەکانە. هەر 12 ساڵ جارێک بە بەشداری ملیۆنەها هندۆس لە کەناری ڕووباری گانج بەڕێوە دەچێت. لەم فیستیڤاڵەشدا ڕێوشۆنەکانی خۆپارێزی پەیڕەو نەکران. تاوەکو 25 ئایار لە وڵاتە 26 ملیۆن و 948,874 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکە تۆمار کراون. بە پێی داتاکانی وەزارەتی تەندروستی 2 ملیۆن و 586,782 حاڵەتی چالاک هەیە و 307,231 گیان لە دەستدانیش هەیە. بەڵام شارەزایان باس لەوە دەکەن ژمارەکە پێنج هێندەی ئەوەیە کە بەرپرسانی ئەو وڵاتە ڕایانگەیاندووە. هەروەها دەوترێت دۆخی هیندستان بووەتە قەیرانێکی گەورە و ڕەنگە لە وڵاتانی جیاوازدا ببێتە هۆی سەرهەڵدانی شەپۆلێکی زیاتر و بەو هۆیەشەوە پەتاکە بۆ ماوەیەکی زیاتر خۆی نوێ بکاتەوە و بە مەترسیداری بڵاو ببێتەوە. هیندستان کە چاوەڕوان دەکرێت هاوکاری گەورە پێشکەش بە هەوڵەکانی کوتان بکات لە جیهاندا، لە ئێستادا دووچاری کێشە بووەتەوە لە بەڕێوەبردنی کوتان لە ناوخۆی وڵاتەکەیدا.